بەناوی خوای گەورە و میهرەبان ئازانم سڵاوتان لێبێ لە پشتی منەوە شارۆچکەی حەریر هەیە. شارۆچکەی حەریر یەکەمین وێزگەی دەسەڵاتی سیاسی میرنشینی سۆرانە. لە پرۆگرامێکی دیوکۆمەنتاری تایبەت بە میرنشینی سۆران دەمەوێت بزانم میرنشینی سۆران وەکو یەکێک لە میرنشینە کوردیەکان ڕۆژگاری و دنیا هاتنی دەسەڵاتی سیاسی ئەگەڕێتەوە بۆکەی یان میرنشینی سۆران لە کام سنووری جوگرافیایی سەرزەوی کوردستانی ئەمڕۆیە دەسەڵاتی سیاسی خۆی دروست کرد و هەروەها فەرمانڕەوایەتی کرد. ڕۆڵ و گرنگی و پێگەی میرنشینی سۆران لە سەردەمی دەسەڵاتداریەتیە. کەسایەتیە بەناوبانگەکانی ناو میرنشینی سۆران، جێگەدەست و شوێنەوارەکانی سەرزەوی میرنشینی سۆران و لە کۆتاییشدا هۆکارەکان و گرفتەکانی بەردەم میرنشینی سۆران و هەروەها تا ئاوابوونی خۆری ئەم میرنشینە. بە شێوازێکی تەسەسولی بە شوێن مێژووی میرنشینی سۆران ئاگەڕێم. لە یەکەمین وێزگەی دەسەڵاتی سیاسی میرنشینی سۆران کە شارۆچکەی حەریرە هەتاوەکو کۆتا وێزگەی دەسەڵاتی سیاسی و ناوەندی دەسەڵاتی سیاسی میرنشینی سۆران کە ڕەواندوزە وە شوێن پێی میرنشینی سۆرانەکەوین بۆ هیوای بتوانین پرۆگرامێکی تایبەت لەسەر مێژووی میرنشینی سۆران بکەین. میرنشین وەک ڕێخستنێکی سیاسی و دامەزراوەیەکی کۆمەڵایەتی و سەربازی باوترین دیاردەی مێژووی نوێی هاوچەرخی کووردە. لە مێژووی کوردەواریدا میرنشینگەلێکی دیار لە مەیدانی سیاسی و کۆمەڵایەتی و سەربازی ڕۆڵێکی بەرچاویان گێڕاوە. یەکێک لە دیارترین میرنشینە کوردیەکانیش میرنشینی سۆرانە. میرنشین چییە؟ جۆر ڕێخستنێکە لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، کارگێڕی ناوچەیی و ئەم جۆرە سیستەمەکە لە میرنشینەکانە باو بووە زیاتر دەسەڵاتێکی خودموختاریانەوە، دەسەڵاتێکی خۆماڵیان هەبووە. ئەو دەسەڵاتانەی کە دەسەڵاتی شەڕە، هەڵگیرساندنی شەڕە، پەیمان بەستنە، ئەو دەسەڵاتانە نەبووە، وەنە زیاتر لای سوڵتانی عوسمانی بووە. لە کۆتاییەکانی سەدەی چواردەی زاینی و لە ساڵانی 1399دا میرنشینێکی تری کوردی دروست بوو بە ناوی میرنشینی سۆران. مێژونووسان کۆکن لەسەرەوەی نەجیب زادەیەکی دەست ڕۆیشتوو بە ناوبانگی دەڤەری سۆران بە ناوی کەولۆسخان بناغە دانەر و دامەزرێنەری میرنشینی سۆرانە. میرنشینی سۆران وەک هێزێکی سیاسی و سەربازی کوردی بەهێز دێتە مەیدانەوە و چەندین سوارچاک میرایەتی لە میرنشینەدا دەگرنە دەست. بەڵام لە سەردەمی میر مستەفادا دەسەڵاتدارەتی میری سۆران دەگاتە ئاستێکی بەرز و بەهێز. بە جۆرێک دەبێتە جێگەی سەرنج و مشتومڕی دوو هێزی گەورەی ناوچەکە، ئەوانیش دەوڵەتی عوسمانی لە سنوورەکانی باکوور و باکووری خۆراوا و دەوڵەتی سەفەوی ئێرانی لە خۆرهەڵات و باکووری خۆرهەڵاتی میرنشینەکە. میر مستەفا میرنشینی سۆرانی زۆر بەهێز کرد و پەیوەندیەکانی بە جۆرێک بوون لەگەڵ میرنشینەکانی هاوسێ و هێزەکانی دراوسێ لە ئاستێکی بەرز و بەهێزدا بوون. میر و میرنشین خاوەنی متمانە بەخۆبوون بوون. ئاڵوگۆڕی دەسەڵاتی سیاسی و وەرگرتنی میرایەتی لە ناو میرنشینە کوردیەکاندا بەگشتی و میرنشینی سۆرانیش بە تایبەتی لە خودی بنەماڵەی میرەکاندا ڕوویداوە و هەر لەبەرەمەش میر مستەفا لە ساڵانی 1813دا دەسەڵاتی میرایەتیەکەی دەداتە دەست کوڕەکەی بە ناوی موحەممەد کە دواتر بە میر موحەممەد یان موحەممەد پاشای کۆرە ناسرا. میر موحەممەد بۆ ئەستێرەی درەوشاوی میرنشینی سۆران پاش 3 ساڵ بەسەر میرایەتەکەی و لە ساڵانی 1816دا جاری سربەخۆیی میرنشینەکەی لە ڕەواندوزەوە ڕاگەیاند. بناغەیە میرنشینە گەڕێتەوە بۆ وەکو مێژوەکەی چەندڕایەکی جیاوازی لەسەر بەڵام زیاتر مەوسوقە گەڕێتە بۆ سەرەتای سەدەی 12ی زاینی و بناغەی میرنشینە لایەن کەسایەتیەکی ناوچەی ڕەواندزەوە دانراوە بە ناوی کەوڵۆسبەک و دواترم کەسایەتیە کوڕێکی هەبووە، کوڕەکەی کوڕێکی
حڕوک بۆ کوڕێکی چالاک بۆ کوڕێکی بەتوانە بووە ئەم کوڕی وای کرد توانێت ئەم هەلە بۆ قازیێتەوە لەگەڵ چەند برایەکە بەتوانیانە مینشینی سۆران بنیاد بنێن سەبارەت بە ناوی مینشینی سۆران ناوی لە چێواتەوە کۆمەڵە ڕای جیاوازە یەک لەو ڕایانە ئەڵێن لە ناوی بلاد سەحەریە لە سەحەری عەرەبیەوە هاتووە وەندێکە ئەڵێن لە مێژووی کۆنا مینی سۆبارتۆمانێ هۆزی سۆبارتۆکان کەمانە یەکێکن لە بناغە ئەساسەکانی مێژووی کورد بەڵکو زۆربەی مێژنووسان ئەڵێمە سەرەتایەکە بۆ دروستبوونی مێژووی کورد تەنانەت پێش گۆتیەکان ئەوانەش کەوتون ئەڵێ گەڕێتەوە بۆمە وەندێکە لەگەڕێ بۆ سۆرەی ناوی سۆرەی پایتەختی نایری یا نایریەکان بۆ چونێکە ئەڵێ گەڕێتەوە بۆ میرنشینی سۆران محەممەد پاشا لەسەر کەپرێکی سوور لە بن کەپرێکی سوورا دانیشتەوە گەڕێتەوە بۆ ئەمە ئەم میرنشینە لە کۆتاییەکانی سەدەی دوازدەدا بنەماڵەیەکی دیاریکراو کە پێکاتەیەکی فیوداڵی و دەرەبەگ تێیدا ڕۆڵی بینیوە دەبنە دەسەڵاتداری ئەم شوێنانە کە شوێنێکی دیاریکرا و باڵادەست و لە پێشچاوگیراوی کوردستانی باشوورن بە تایبەتی سنووری دەسەڵاتی خۆیان لە نێو هەولێردا جێگیر کردووە بە چەند قۆناغێکی دیاریکراوی هەوراز و نشێ و پانتایی فراوان و بەرتەسکبوونەوەی دەسەڵاتدارەتی خۆیان هاتوونەتە پێشەوە. سەرچاوە مێژوویە ئیسلامیەکان زۆرترینیان کە باس لە جوگرافیای دەسەڵاتدارەتی میرنشینی سۆران دەکەن بە سەحران یان بیلات سەحریە کە مەبەست لە دۆڵی سۆرانە ناوی دەبن. هەرچەندە بەڕوونی ناتوانرێت سنووری دەسەڵاتدارەتی میرنشینی سۆران دیاری بکەین چونکە بە درێژایی ماوەی فەرمانڕەوایەتی هەندێک جار تەنها پایتەختەکەی بەدەستەوە ماوەتەوە لە هەندێک قۆناغی بەهێزی میرنشینەکەشیدا دەسەڵاتی بەسەر میرنشینەکانی دراوسێ و هاوسەردەمەکانی خۆیدا ڕۆیشتووە. بەڵام ئەوەی بە سنووری جوگرافیایی 4 سەدە فەرمانڕەوایەتی میرنشینی سۆران دیاری دەکرێت بریتین لە ناوچەکانی سماقوڵی و کۆیە و هەولێر و شەخلاوا و هەریر و خەلیفان و هاودیان و ڕەواندوس. میرنشینی سۆران توانی سنوورەکانی دەسەڵاتی خۆی بەرەو فراوانی بەرێ بە تایبەتی لە نێوان هەردوو زەی گەورە و زەی بچووکدا گەیشتە سنووری جەزیرە لە باکوورەوە و لە باشوورەوە تاوەکو زەی بچووک تەواوی هەولێر شەقلاوا هەریر کۆیە هەموو ئەو سنوورانە لەژێر دەسەڵاتی پێگەی میرنشینی سۆراندا بوو. سنووری میرنشینەکان هەمیشە لە گۆڕانکاریا بوون هەندە جار زیاد کراوە هەندە جار کەم کراوە ئەساسی ناوچەکان ڕەواندوز بووە بەڵام زیاتر دواتر وردە گەشەی کردو ناوچەکان زۆر فراوان بووە و زیاتر ئەوەی بابانەکەوێتە ناوچەکانی باشوور ڕۆژهەڵاتیەوە میرنشینی بادینان هەولێرەکەوێتە باکوور ئەف و ڕۆژ ئاوایەوە و میرنشینی هەکاری لەگەڵ ئەندێک ناوچەکانی یانەکەونە ناوچەکانی باکووریەوە و دواتر ئەوەش کە دەسەڵاتیان زیاتر زۆر گەشەی کردو بۆ ناوچەکانی ئامێدی بۆ ناوچەکانی شنگال تا ناوچەکانی جەزیرە ڕۆشتەوە هاتۆ بە ناوچەکانی داقوق ناوچەکانی ئاڵتون کۆپری ناوچەکانی کەرکووک هەولێر بۆی هەتا ناوچەکانی دوکان قەڵایەکمانەیە بە ناوی قەڵای محەممەد پاشای کۆر لە ناوچەکانی دوکان کە کردبەوە ئەو لەبەر هەندێک جار زۆر سنوورەکان فراوان بوو هەندێک جار سنوورەکان بەرتەست بووەتەوە بەڵام ئەساسەکەیان ناوچەی ڕەواندوز بووە. میرنشینی سۆران بە درێژایی سەردەمی فەرمانڕەوایەتیەکەی کاریگەریەکی گرنگی هەبوو بە تایبەت لە کۆتاییەکانی سەردەمی فەرمانڕەوایەتی میرنشینەکە. مێژونووسان ئاماژەی پێدەکەن میرنشینەکە ڕۆڵێکی باشی گێڕا لە پاراستنی سەرزەوی کوردستان لە پەلامارەکانی دەوڵەتانی وەک عوسمانیەکان و دواتریش سەفەویەکان. بە جۆرێک میرنشینی سۆران ڕۆڵی هەبوو لە دروستبوونی هەستی نەتەوایەتی و سەرەتایەکی نوێ بۆ بزافی کاری نیشتیمان پەروەری. جگە لە ئاوەدانکردنەوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی میرنشینەکە و هێنانە ئارای هێمنی و ئارامی، بەڵام مێژونووسان دەڵێن لەو ڕۆژگارەدا میرنشینی سۆران
ئارامی باڵی بەسەر میرایەتەکەیدا کێشا بوو تاڵانی و شەڕ و ئاژاوە بەربوو بووە نێو ماڵی سەرزەوی دەسەڵاتدارانی دراوسێ و میرنشینانی هاوسێی میرنشینی سۆران. گرنگیەکی تری ڕۆڵی میرنشینی سۆران بەرەو پێشبردنی ژیانی ئابووری دانیشتوانی میرنشین و گرنگیدان بە خوێندنگە ئاینیەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان و نێشتنی شەڕ و دژمنایەتی عێڵ و قەبیلە و هۆزە کوردیەکانی سنووری میرنشین بە شێوەیەکی گشتی میرنشینی سۆران بووە نمونەیەکی جوانی دەسەڵاتداریەتی کوردانە. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکان کە میرنشینی سۆران پێی دەناسرێتەوە بەهێزی میرنشینەکە بوو لە ڕووی سەربازیەوە. سەردارانی میرنشینی سۆران زۆر گرنگیان داوە بە بەهێزکردنی لایانی سەربازی میرنشینەکەیان و بنیادنانی قەڵای سەربازی و شورا و قولە و برجی چاودێری لەسەر سنوور و لەسەر ئەو ڕێگا بازرگانیانەی بەناو میرنشینی سۆراندا تێپەڕدەبوون. میرنشینی سۆران وەکو ئەوەی کە لە سەرچاوە ئیسلامیەکاندا هەیە کە ئاماژەی پێدراوە پێم وایە باشترین سەرچاوەکان بۆ ئەوەی ئێمە ئاوڕ بدەینەوە لە پێگە و گرنگی ئەم میرنشینە گەڕانەوەیە بۆ سەرچاوە ئیسلامیەکان سەرچاوە عەرەبیە ئیسلامیەکان کە لە سەدەکانی ناوەڕاست و دەستپێکی سەدەی نوێدا ئاماژەیان بۆ ئەم میرنشینە کردووە. گرنگی ئەم میرنشینە و تایبەتمەندی ئەم میرنشینە لە چەند خاڵێکی دیاری کراودایە. ئەم میرنشینە لە کاتێکدا بوو کە هاوزەمانی ئەو شەپۆلی گۆڕانکاریەی کە ڕووی لە پانتایی کوردستان نابوو کۆتا هاتن بوو بە قۆناغی میرنشینە دیاریکراوەکانی سەردەمی ئیسلام لە سەدەکانی ناوەڕاستدا. میرنشینی حەزنەوی، عەنازی، مەڕوانی هەموو ئەم میرنشینانە کاتێکە کۆتاییان دێن نەزمێکی نوێ و شێوازێکی نوێ سیاسەتێکی نوێ و پێکاتەیەکی کۆمەڵایەتی دیاریکراوی دەسەڵاتداری نوێ لە کوردستاندا جێگیر دەبن. لە بەراییەکانی ئەم جێگیربوونەدا میرنشینی سۆران خۆی شوێن دەکاتەوە کە لە سەرچاوەکاندا بە سەحرانیش ناوی هاتووە. خاڵی گرنگ لە میرنشینی سۆراندا بریتە لە دەستپێکی قۆناغێکی نوێی میرنشینداریە یا دەسەڵاتداریە کە نوێنەرایەتی کوردیان کردووە و سەردەستی یا پێشەنگی ئەم جۆرە دەسەڵاتدارێتیە بریتی بوون لە هۆز و دەرەبەگ و فیوداڵەکان کە لە کوردستاندا شوێنی خۆیان کردوێتەوە. بەڵام تایبەتمەندی میرنشینی سۆران وەکو هەڵکەوتەی جوگرافی کە شوێنی خۆی جێگیر کردووە وەکو مامەڵەی بەناوی نوێنەرایەتی خەڵکی کوردستانەوە لەگەڵ دەسەڵاتدارەتیە هەرێمە هەڵتۆقیوەکانی ئەو سەردەمەدا. ئێمە دەزانین میرنشینی سۆران لە کاتێکدا بووە کە لە سەدەی 15 و 16دا دوو دەسەڵاتدارەتی نوێ کە نوێنەرایەتی دنیای شیعە و سوننە دەکەن هاتوونەتە پێشەوە لە سەردەمی سوڵتان سەلیمەوە سوڵتان سەلیمی یاوزەوە لەگەڵ شاه ئیسماعیلی سەفەویدا کاتێککە دێنە پێشەوە لە ساڵی 1505 بۆ 20 بۆ 10 لەو قۆناغەدا خەمڵینی میرنشینی سۆران و لە پێ خۆڕاوەستانی میرنشینی سۆران دێتە پێشەوە چونکە حساباتێکی تایبەت دەکرێت بۆ میرنشینی سۆران بە تایبەتی لەو ڕێکەوتنەی مەلا ئیدریسی بەدلیسیدا. مەلا ئیدریسی بەدلسی کە لەگەڵ سوڵتان سلێمان سەلیمی یاوەزدا دەیکا میرنشینی سۆران لە پێشچاو گیراوترین میرنشینانە کە دەچێتە نێو هاوپەیمانێکەوە و بە زەبری هێز و سوارەی ئەم میرنشینە کۆتایی بە هەژمونی پڕستەم و خوێناوی سەفەویەکان دەهێنن کە لە کوردستاندا شوێنەوارێکی ئەجگار خراپیان بەجێهێشت. سەردارەکانی کورد لە نێو دەبران ئەو سەردارانەی کورد کە تازە خۆیان گرتبوو هەمویان زیندانی دەکران و جەنگێکی ئایدۆلۆژی و مەزهبی لەگەڵ خەڵکی سوننەی کورددا دەکات لەگەڵ بیرکردنەوەی زمان و ئیتنی کوردیدا دەکرا. میرنشینی سۆران بوو بە هێزێک کە تا ڕادەیەک بە پێ سەرچاوەکان ڕۆڵی بینیوە لە یەکخستنی میرنشینەکانی دیکەدا بۆ ئەوەی بچنە نێو بەرەیەکی هاوپەیمانیەوە و خۆیان بگرن. ئەم حاڵەتە وای کرد کە لە سەردەمی سوڵتان سەلیمدا میرنشینی سۆران بە پێی سەرچاوە مێژوویەکان دانی پێدا بنرێ بچێتە نێو هاوپەیمانیەوە ئەرتەشی هەبێ سوارەی هەبێ سنووری جوگرافی دیاریکراو بێ یەکێک لە هەرە ڕەمزە ناسراوەکان و نیشانە ناسراوەکانی میرنشین بوون و بوونی کیانێکی سیاسی لەوەدا بووەتەوە قەڵای جەنگیت هەبێ قەڵایەک بۆ بەرگری و خۆپاراستن قەڵایەک کە ئاماژەیە بە نیشانەی سەروەری نیشانەی سربەخۆبوون. لەم ئاماژەبوونەدا کە من باسی دەکەم
ڕێوشوێنێک بوو بە کەلتور و نەریتی ئەم میرنشینە. لەم ڕێوشوێنەدا زاڵبوون بەسەر ململانێ ناوخۆییەکان و یەکخستنی هۆز و تیرەکان. ڕاستە میرنشینی سۆران وەکو میرنشینی بۆتان نەیتوانیوە میرنشینەکانی یەک بخات و کۆیان کاتەوە، بەڵام توانیوێتی هۆزە جیاوازەکان و دەرەبەگەکان و سەردارەکانی سنوورەکە هەموو یەک بخات و لەژێر چەتری میرێکدا کۆیان کاتەوە، توانیوێتی سوپایەک دروست بکات تا ڕادەیەک لەگەڵ سوپاکانی ئەو قۆناغەدا یەک بگرێتەوە. لووتکەی ئەم حاڵەتەش کاتێک دێتە دی کە بەتایبەتی لەو قۆناغانەدا کە هەر یەکە لە ئیمپراتۆریەتی سەفەوی لەگەڵ عوسمانیەکان بەرەو لاوازی دەچن بەتایبەتی لە سەردەمی سوڵتان مەحموودی دووەمدا. میرنشینی سۆران یەکێک لە تایبەتمەندیەکانی بریتە لەوەی کە ئامادەبوونی خۆی لە نێو میرنشینەکانی دیدا بەرجەستە کردووە. میرنشینی سۆران بریتی بووە لە ڕاگررتنی هاوسەنگی زاڵبوون و هەژمونی هەر یەکە لەو ئیمپراتۆرەتە گەورەتانەی کە نوێنەراتی ڕۆژەڵاتیان کردووە بە تایبەتی سەفەویەکان و عوسمانیەکان، چونکە هیچ کاتێ حساباتی بەغدا یەکلایی نەکراتەوە ئللا بواە بڕیار و قەراری میرنشینی سۆرانی لەسەر بواە کە بەغدا دەزانین چ سەرڕێیەکی تیجاری گەورە و بەهێز، چ نزرگەیەکی ئاینی پیرۆز و چ پانتاییەکی گەورەی ژێرخانی ئابووری بەڕێوەچوونی ئیمپراتۆریەتەکان بووە و چه قدوەیەک بووە بۆ بەدەسێنانی هێزی مرۆیی جەنگەکان. میرنشینی سۆران توانیوێتی ئەو حساباتە یەکلایی کاتەوە. گەورەترین تایبەتمەندی میرنشینی سۆران لە سەردەمی میر محەممەدی سۆرandایە کە ساڵی 1930 دەسەڵات دەگرێتە دەست، یەکەمین هەنگاو کە بۆ سەرکەوتنی کە شیمانەی سەرکەوتنی دەکا زاڵبوونیەتی بەسەر ئەو ململانێ خوێناویەی کە لە نێوان هۆزەکاندا هەیە، کە لە نێوان خودی بنەماڵەکەی خۆیدا هەیە، کە مامی دەیەوێت دەسەڵاتێک بگرێ بەسەر ناوچەکەدا، کە زوڵم و ستەم و ئیستیبداد لە خەڵکی دەکا، کە بە زۆر باز و سەرانە لە خەڵکی دەسێنێ، کە زۆر بە ئاسانی دەچێتە ژێر ڕکێفی دەسەڵاتێکی دیاریکرایەوە و خواستی خیانەتکردنی هەیە. میر محەممەدی سۆران خاڵی لاوازی هەموو نەهامەتیەکانی ئەو سەردەمەی گرتووەتە خۆی، هەر لەو قۆناغەوە ساڵی 1930 کە دەسەڵات دەگرێتە دەست هەتاوەکو ساڵی 1936 کە ئیمپراتۆریەتی عوسمانی ڕوبەڕووی دەبێتەوە، کۆمەڵی هەنگاوی گرنگ دەنێ کە لە مێژووی نوێی کووردا هەنگاوی دەگمەنن. لە ئێستای بوونی نەتەوەی کووردا ئەو هەنگاوانەی کە میری سۆران ناودەتی هەنگاوی دەگمەنن، هەنگاوە دەگمەنەکان خۆیان لەم حاڵەتەدا دەبینەوە. یەکەم بۆ یەکەم جار دەرەبەگەکان و ئیقتاعەکانی کورد و سەردارەکانی کورد کە نەزمێکی عەشایری بەسەریاندا زاڵ بوو، کە نەزمێکی پیاو سالاری و ئیقتاعی لە نێویاندا ڕەنگتانەوەی هەبوو، ئەوان هاتن تێکەڵیان بە دنیای علم و ئاینداری و پەروەردە و ئەدەبیاتێکی ڕەسەنی کوردەواری کرد. مستەفا بەگ یەکێک بوو لەو کەسانەی کە محەممەدی کوڕی کە زانێ کەسێکی هەڵکەوتووە لێزانە زیتەڵە دەنێرێتە بەرخوێندن لای گەورەترین زانای ئاینی مەلا ئەحمەد لە باڵەکایەتی. خوێندنی ئاینی دەخوێنێ، خۆی فێری زمانەکان دەکا، خۆی فێری هوەری جەنگەکە، خۆی ڕادەهێنێ، کەواتە دەتوانین بڵین سەرەتایەک بۆ تێکەڵبوونی ڕەوگەی تەسەوف و عیرفان بۆ نێو هۆزە ئیقتاع و دەرەبەکان کە ئەمە تا ئێستا پێم وابێ یەکەم جارە قسەی لەسەر دەکرێ میر محەممەدی سۆران دەسی بۆ بردووە، چونکە میر محەممەدی سۆران حکومڕانیەکی ئیقتاعی نەکردووە، بەڵکو پرەنسیپ و بەرنامە و دەستوری هەبووە بۆ حکومڕانی. ئەم دەستورەش بیری لێ نەکراوەتەوە هەتاوەکو کێشە ناوخۆییەکانی چارەسەر نەکرد، تازاڵ نەبوو بەسەر ئەو زوڵم و ستەم و ئیستبدادەی کە خودی کۆمەڵگەی کوردی و نەریتی کوردی لە خۆی دەیکردەوە. جەنگێکی مەزهبی دروست بوو لە نێوان شیعە و سونەدا کە خۆر ئاوای لە پشتەوە بوو، بەڵام لێرەدا شەریعەتێکدا دەڕێژرا، ئەم شەریعەتە ڕنگدانەوەی ئاینی کوردەواری بوو، پشتبەستن بە تێکستە ئەسڵیەکانی ئیسلام و ئیسلامگەرایی بوو کە لەو قۆناغەدا میری سۆران پەنای برد، چونکە ڕۆژەڵات ناسەکانی یەک بە یەک لەو قۆناغەدا کە باسییان کردووە کاتێک هاتوونەتە کوردستانەوە. خاڵی ناسەرەوە و ناسنامەی میرنشینی سۆرانیان بەوەدا زانیوە کە هێمنی و ئارامیان بینیوە و تویانە ئەوە شوارشێوەی دەسەڵاتێتی میری سۆرانە. دزی و ڕاوڕوت کە دیاردەیەکی گەورەی ئەو سەردەمە بووە، بە تایبەتی لە ئێراندا هەر هەمان قۆناغ نیوەی یەکەمی سەدەی 19 کاتێک کە باز دەکەن لە ئێراندا ڕاوڕوت و دزی ڕێگری تاڵانچێتی بووە بە نەرید، بووە بە دەوڵەتداری، بەڵام لێرەدا هێوریەکی گەورە ڕووی کردوتە خەڵک، مافی بریندارترین کەس، مافی هەژارترین کەس، مافی بێنەوایان، مافی هەتیوان، مافی
ئەو خانمانەی کە جودا بوونەتەوە مافی پیر و پەکەوتە هەمووی لە چوارچێوەی ڕێخستنی بەڕێوەبردننی کاروباری ناوخۆی وڵات داشوێنی کراوەتەوە بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە جۆرە دامەزراوی یەک دروست کراوە کە لە ئێستاشدا پێی بۆ حاڵەتانە نەبراوە. لە ماوەی 400 فەرمانڕەوایەتی میرنشینی سۆران میرگەلێکی دیار بوونە میری میرنشینی سۆران و کاریگەری و ناوبانگیان سنوورەکانی میرنشینی سۆرانیان تێپەڕاند و بوونەتە هێمایەکی دیار و ئەستێرەیەکی گەشی ناودنیای ڕۆژگاری خۆیان. میرێکی وەکو میرخانزاد وەک دیارترین ئافرەتی مێژووی میرنشینی سۆران تا بە ئەمڕۆژ وەک ڕەمزی شێرەژنی و ئازایەتی و ئەفسانەی تۆڵەسەندنەوە ناو ناوبانگی هەیە. خانزاد کچی شاقولی بەگی سولێمان بەگی میرسەید بەگی میری سۆرانە لە ساڵەکانی ناوەڕاستی سەدەی 16 زاینی لەدایک بوو لە کۆتایەکانی هەمان سەدە و لە ساڵانی 1597 ماڵاوایی لە ژیان کردووە. خانزاد خان لە ماوەی 7 ساڵ دەسەڵاتیدا تا کۆچی دوایی چەندین قەڵا و خوێندنگە و مزگەوتی لەسەر فەرمانی ئەو بە بڕیاری ئەو دروستکران و نۆژەن کرانەوە. یەکێک لە شوێنەوارەکانی میرنشینی سۆران لە سنوورە دەسەڵاتە جوگرافیایی کە وەک مێژونووسان ئاماژەیان پێکرد قەڵای بانەمانە. قەڵای بانەمان ئێستاکە ئەمڕۆ لەسەر ڕێگای نێوان شەقلاوە سنتەری پارێزگای هەولێرە بەڕێو شەقلاوە کەدەی لە دەستە ڕاست تقریبن لە 25 کیلۆمەتر باکووری خۆرهڵاتی سنتەری پارێزگای هەولێر ئەبینین لەسەر بەرزاییەکی سروشتی قەڵایەکی بە تایبەتمەندی بیناسازی سەربازیەوە بنیاتنراوە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی میرنشینی سۆران یان ئەتوانین بڵین یەکێکە لە شوێنەوارە دیارەکانی یەکێکە لە جێگە دەستەکانی میرنشینی سۆران کە بۆ ئەم قەڵایە سەردەمی میر سلێمان بەگ و دواتریش خانزاد خان وەکو یەکێک لە ناوە دیارەکانی ئافرەتی کوردی یاخود یەکێک خانمە دیارەکانی مێژووی گەلی کورد و بە تایبەتیش میرنشینی سۆران و بە تایبەتی تریش ناوچەی خەلیفا هێنە هەریر و سنووری دەسەڵاتی دارەتی میرنشینی سۆران یان یەکەمین وێزگە و دەسەڵاتدارەتی میرنشینی سۆران کە لێرە زۆر جار بەم قەڵایە وترێت قەڵای خانزاد چونکە لە ڕۆژگاری میرخانزاد وەکو کچە میرێک یا خود ڕۆژگارێکیش خۆی میرایەتی کردووە لێرەیە ئەدرێتەوە پاڵ خات و خانزاد کرد و کۆمەڵێکی زۆر داستانوی مێژوویی و وەروەها چیرۆک و بەسەرهات یان بەمانایەکی تر وەکو مێژونووسان باسییان پێکرد و شارەزایانی ناوچەکە بووەتە لۆگۆ و تابلۆی ئازایەتی ژن یا خۆت لێرە ئەگەر ئافرەتێک کارێکی گەورە بکات دەڵێ هەرکو خانزاد وایە واتە خانزاد بۆتە ڕەمزی شێرەژنی و ڕەمزی بەرخۆدانێکی ئازایانە لە پێناو بەدەستهێنانیان خودی مافەکانی خۆی و هەروەها ڕۆڵە سیاسەکەشی کە ڕۆژگاری خۆیان خانزاد خان بینیوێتی و گێڕاوێتی لەو ململانە سیاسیانەی میرایەتەکەی و لەگەڵ دەسەڵاتە سیاسەکانی چواردەوریا و بە تایبەتیش ناو کێشە ناوخۆیەکانی خۆی بۆ ئێوە شێوەیەکی کورت و پۆ دەتوانین بڵێن قەڵای بانەمان یەکێکە لە شوێنەوارەکانی میرنشینی سۆران و هەروەها بە تایبەتیش سەردەمی خانزاد خان زۆر ناوبانگی دەرکردووە کە قەڵایەکی سەربازی جوانە لە هەر چوالاوە بورجی هەیە و دوو تەبقە لە بەرد و جۆرێک لە ساروجیان قوڕێکی تۆزێک بەقوتر لە گەچ بنیاد نراوە بە تایبەتمەندی بیناسازی بوونی کۆمەڵێک کوونەمەتەرێز و تاقە و ئانە ئەویش وەکو بەشێک لە زنجیرەی مێژووی میرنشینی سۆران. ئەو میرنشینانی کە فەرمانڕەوایەتیان کردووە هەندێک سەرچاوە ئاماژە بە 19 هەندێک بە 20 هەندێک بە 24 ئەوەی زیاتر مەوسوقە زیاتر 19 میرنشین فەرمانڕەوایەتیان کردووە و زیاتر ئەوانەی کە ناویان هەیە کیانە سولەیمان عەلی بەگە و میر سەیفەدینە میر سولەیمانی کوڕی قولیە میر خانزادە کە وەکو ئەمەش ئەگەڕێتە بۆ شانازیەک بە نیسبەت ژنانی خۆمانە کە تەنێت لەو ماوە فەرمانڕەوایەتی و میرنشینە وەرگریە وەکو ئافرەتێک کە تەنانەت
پاشماوەشی ماوەسە لە ناوچەکانی ڕەواندوز کە خەڵایەکە بەناوی خەڵای خانزادەی خەڵای بانەمان ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی بەنسبەت مێژووی میرنشینی سۆرانەوە. دیارترین میری میرنشینی سۆرانیش میر محەممەدە کە ناسراوە بە محەممەد پاشای کۆرە. لە سەردەمی میر محەممەددا میرنشینی سۆران جاڕی سربەخۆی خۆی ڕاگەیاند و خۆی لە پاشکۆیەتی دەوڵەتی عوسمانی تورکی و سەفەوی ئێرانی جیا کردەوە. میر محەممەد یەکێک لە میرە هەرە بەناوبانگەکانی میرنشینی سۆرانە و بە پاشای گەورە ناسراوە چونکە لە سەردەمی حکومڕانیەکەیدا بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی ئیداری و سەربازی لە هەر شوێن و ناوچەیەک میرێکی دانابوو هەموو لە ژێر فەرمانی ئەو کاریان دەکرد. هەر لە بەرەمەش بە پاشای گەورە ناوبانگی دەرکرد. ئەو پاشایە زۆرترین لاپەڕی لە مێژووی کورد و میرنشینەکەی تۆمار کرد. لە سەردەمی ئەودا ڕەواندوز پایتەخت بوو، ناوبراو کچی بایزبەگی مامی مارە دەکات، بەڵام لەبەر دەستپێکردنی شەڕ لەگەڵ عوسمانیە تورکەکان نایگوازێتەوە و تاوەکو ساڵانی 1836 زاینی عوسمانیەکان بە هاوکاری عێڵی یەزیدیەکان عەشیرەتی مزوری ڕەواندوز داگیر دەکەن. میرنشینی سۆران ڕۆحێکی پێکەوە ژیانیشی تێدا بوو هەر پێش میری محەممەدی سۆران ئێمە ئەگەر باسی بکەین ئەو ڕۆحە پێکەوە ژیانە لە سیاست و ئەجێندایی عوسمانیەکاندا بەردەوام دژایەتی کراوە ئەویش ڕوبەڕووبوونەوە و هاندانی عەشیرەتەکانی تر بە تایبەتی مزوریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی میری سۆران بە تایبەتی ئێزیدیەکان بۆ نمونە داسنیەکان میرحسێنی داسنی ئێزیدی لە دوو قۆناغی دیاریکراودا دەسەڵاتدارەتی ڕەواندز و میرنشینی سۆران لەژێر چنگیان دەرهێنراوە دراوە بە ئێزیدیەکان. دەتوانین بڵین سەرەتایەک بۆ دروستبوونی جەنگی نەریتی ئاینی و کۆمەڵایەتی و جەنگی نەژادی کە هێنراوەتە نێو کوردستانەوە عوسمانیەکان هێنایان ئەویش بەهاندان و بەڕوبەڕووبوونەوەی ئێزیدیەکان بۆ دژایەتی کورد و بۆ دژایەتی ئەم میرانەی کە سیمایەکی جوانی شارستانیەنیان دابوو بە شوێنەکان. دەگەڕنەوە هەموو ڕۆژانی هەینی پاشای گەورە لە دوای نوێش لە دیوەخانەکەیدا پێشوازی لە خەڵکی دەکرد بۆ گفتوگۆکردن لەگەڵیان و تاوەکو لە نزیکەوە ئاگاداری کاروبار و ئێش و ئازارەکانیان ببێ. میر محەممەد یان پاشای کۆرە پاش تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر میرایەتەکەیدا و واتە لە ساڵانی 1816 کارخانەیەکی چەک لە کاولان کە شوێنێکی جوگرافیایی نزیک ڕەواندوزە دروست دەکات. لەو کارخانەیەدا شمشێر و تفەنگ و گولە و تۆپ و چرخی تۆپ و گولەی تۆپ دروست دەکران. پاش ئەوەی میر سربەخۆی خۆی ڕاگەاند و دەستیدایە خەباتی بەرفراوانکردنی سنووری میرنشینی خۆی ئۆردوگایەکی سەربازی لە 30,000 سەرباز دروست کرد. لەوانە 10,000 سوارە و 20,000یش پیادە بوون. وەڵێ بێگومان یەکێک لە هۆکارە هەرە گەورەکان یاخود یەکێک لە پاڵنەرە بەهێزەکان و پاڵپشتە بەهێزەکانی سەرکەوتنی میرنشینی سۆران لە قۆناغێکی دیاریکراوە ئەو بوو کەوا میرنشینی سۆران بیری لەوە کردەوە خۆی بێتە خاوەنی چەک یاوە خۆت بە تایبەت لە سەردەمی محەممەد پاشا یاخود میر محەممەد پاشای کۆرە کە بە ناوبانگە بیری لەوە کردەوە کارگەی چەکی هەبێ یاخود میرنشینەکەی خۆی بتوانێ چەک و تەخەمەنی دروستکات تا ئەمە بێتە پاڵنەر و پشتیوانێکی باشی هێزە سەربازیەکەی کە لەو کاتەیە یەکێگە بێت لە هێزە بەهێزەکانی ناوچەکە. بۆیە ئەبینین لە ڕۆژگاری ئەمڕۆدا شوێنەوارێکی گواستراوەمان هەیە یاخود یەکێک لەو شوێنەوارانەی یەکێک لەو پاشماوە مێژویانەی میرنشینی سۆران ئەم تۆپەیە کە بە تۆپەکەی وەستا ڕەجەب بەناوبانگە چونکە وەستا ڕەجەب یەکێکە بێت لە ئەتوانین بڵێن داهێنەرانی چەک یاخود دروستکەرانی چەک مهندیسی چەکی ئەو کاتە کە تۆپێک دروستەکە لەسەر تۆپەکەش نووسینێک هەیە کاڵێ بە پشتیوانی خوددا سەرکەوتین و لە سەردەمی
محەممەد بەگدا بە وەستایی وەستا ڕەجەب لە ساڵانی 1230 کۆچی ئەم تۆپە دروست کراوە وەکو نوێترین چەکی ڕۆژگاری سەردەمی میرنشینی با بڵێن سۆران یەک نەک هەر بۆ میرنشینی سۆران ئەتوانین بڵێن ئەم چەکە لەو ڕۆژگارەدا کەوا میرنشینی سۆران هەیبوو بێ بگرە هەنێک لە میرنشینەکانی ناوچەکە نەیان بووە بەڵکو دەوڵەتانی وەکو دەوڵەتی عوسمانی هاوشێوەی ئەم تۆپانەی ئەگەر هەبوو بێ یاوە خۆت دوای ئەوە دروستی کردن بۆیە توانین بڵێن ئەمڕۆ ئەمە وانەیەکی مێژووی گرنگە کە لێرەیە بۆمان بەجێماوە تا بتوانین میرنشینە کوردیەکان یاخۆ دەسەڵاتە کوردەکان پشت بەچی ببەستن بۆمانەوەی خۆیان یان ئەو شتانەی کە هەیەیانە وا بکەن بۆ سەرکەوتن و مانەوەیان نەوەک ببنە هۆکاری لە ناوچوون و بەرتەوازە بوونیان بۆیە ئێستاکە تۆپەکەی وەستا ڕەجەب لە شاری ڕەواندووس لە کۆتا پایتەختی میرنشینی سۆران لە تەنیشت مجەسەمەی محەممەد پاشای کۆرەیە بۆ نمایشکردن دانراوە تاوەکو ئەو کەسانەی ئارەزوومەندی بواری مێژوون بێن لێرە سەردانی بکەن. لە ساڵانی 1930دا سنووری میرنشینی سۆران گەلێک بەرفراوان بوو لە باکوورەوە دەگەیشتە جەزیرە و لە باشووریشەوە تاوەکو زێبچووک لەلایەکی تریشەوە دەگەیشتە سنووری میرنشینی بۆتان. میر لە ساڵانی 1934دا پەیمانێکی ئاشتی لەگەڵ ئێراندا مۆر کرد دەوڵەتی عوسمانیش هەردەم خەریکی پلان و هێرش بردنە سەر میرنشینی سۆران بوو. لە ساڵی 1936 زاینیدا عوسمانیەکان بە سەرۆکایەتی ڕەشید پاشا هێزێکی گەورۆگرانیان نادە سەر میرنشینی سۆران و شەڕێکی قورس بەرپا بوو. لە دواییدا هێزی عوسمانی توانی دەوروبەری میرنشینی سۆران داگیر بکەن. ناچار میر محەممەد چووە ئیستانبول. سوڵتان مەحموودی دووهەمی عوسمانی میری ئازاد کرد بەڵام لە گەڕانەوەیدا بۆسەیەکیان بۆ دانا و بە نامەردی محەممەد پاشای کۆرەیان کوشت و میرنشینی سۆرانیشیان هەڵوەشاندەوە. طبعا میر محەممەدێکێکە لە کەسایەتە گرنگەکان ئەم میرنشینەکە بە میرنشین سۆرانێکێکە لە میرنشینە گرنگەکان لە ناو میرنشینەکانی دیکەی کووردا بۆچی بڕۆ کۆمەڵی هۆکارێکی لەوانە ئەوەی کە گرنگە ئەم میرنشینە گرنگی بە میرنشینەیە زیاتر محەممەد پاشایە یا پاشای کۆرەیە یا پاشای گەورەیە ئەویش لە 1913 دەسڵاتە گرێتە دەست ئەو کەسایەتی گرنگ دەرەکەوە و کەسایەتێکی بەهێز دەرەکەوە و کۆمەڵی هەنگاوە نێت جارە ناوچەکەی لەبار بوو بۆ ئەوەی پێویستی بە کەسایەتێک بوو کەسایەتی بۆی ئەم هەلە بقۆزیێتەوە وەکو کەسایەتی گرنگ لە میرنشینە دەرکەوێت ئەوەی کە زیاتر ناوچەی ڕەواندز بۆ خۆی ناوچەیەکی سەخت بووە ناوچەیەکی عاسی بووە ناوچەیەکی یاخی بووە ئەم ناوچەی وای کرد دوژمن بە ئاسانی دەستی نەگاتی ئەم وای کردەوە کە میر محەممەد ئەم هەلە بقۆزێتەوە و کەسایەتی گرنگ دەربکەوێت وەک کەسایەتی خۆی ڕۆڵی هەیە تایبەتمەندی هەیە بزانین چۆن ئەو هەلومەرجانە ئاقۆزێتەوە و ناوچەی ڕەواندز بە هەمان شێوە ناوچەیەک بووە کە کاروانسەرای بەسەرەوە بازرگانی بەسەرەوە بوو ئەم بازرگانی وای کردەوە تا ڕادێ میر محەممەد بە هەمان شێوە هەلە بقۆزێتەوە لە ڕووی ئابووری و دەستکەوتێکی زۆر بۆ میرنشینەکە بەدی بهێنێت و دەسڵاتی عوسمانیەکان لەو سەردەما بۆ خۆی دەسڵاتێکی لاواز بوون چونکە بە کۆمەڵێک هەلومەرجی نێودەوڵەتی و ناوچەی ئەو سەردەما تێپەڕێکی لەوانە لە ناوچەکانی کوردستانی ڕۆژاوای لە ناوچەکانی سووریاوە مەشغوڵ بوون لەگەڵ ئیبراهیم پاشا کوڕی محەممەد عەلی میسر کەمە تا ڕادەی مەشغوڵی وە مەشغڵەتیان لەگەڵ ڕووسەکانە بووە لە ناوچەکانی قارس سوپایەکی بەهێز هەمیشە لە ئەمانی مەشغوڵ کردو بۆیە ئەم لاوازی میرنشینی عەفو دەسەڵاتی عوسمانیەکان واکە کەمان ئەم کەسایەتی و کەسایەتی گرنگ دەرکەوێت بتوانێت ئەم هەلە بقۆزێتەوە ئەمە وای کە تا ڕادێ ئەم کەسایەتیە کۆمەڵی هۆکاری کێشەیەکە و کەسایەتی گرنگ دەرکەوتووە بەڵام دواتر ئەم کەسایەتی هەڵەسێ بە کۆمەڵ کاری گرنگ ئەندێک کارەکە بۆی جگە لەوەی کە ناوچەکەی لەبار بوو کۆمەڵ کاری گرنگ بۆی بە تەواوی دەرکەوێت بە تەواوی خۆی بسەلمێنێ یەکێ لەوانە لە ڕووی سەربازیەوە توانێت لە ڕووی سەربازیەوە ژمارەیەکی زۆری سەرباز لە خۆی کۆ بکاتەوە تەنانەت لە مەزدەرەکان ئەڵێن ژماری سەربازەکان ێگا نزیکەی 130,000 سەربازێک 20,000 یار سوارە بووە کە سوارە لەو سەردەما ڕۆڵی گرنگیە بووە تایبەتمەندی گەوریانە بووە لە شەڕەکانە 20,000 پیادە بووە و ئەوانی کەی لە کاتی شەڕەکانە بوونیان هەبووە ئامادە بوون لە ڕووی کاریگەڕیشەوە لە ڕووی ئیداریەوە تەمەەن هەر وڵاتێک لە ڕووی ئیداری و کە توانی ئیدارێکی باشی مەملەکەتەکە یا دەسەڵاتە سوڵتەکەی کواتە توانی بە ئاسانی سەرکەوتوو بیت یەکێ لەوانی کە لە ڕووی ئیداریەوە خۆی سەرپەرشی لایەنی ئیداری کردووە بۆی ئیدارەیەکی بەهێز ئیدارێکی بەتوانە بنیاد بنێەوە لایەنی سەربازیشی لەلایەن برایەکیەوە ئەحمەد بەگەوە سەرۆکایەتی کراوە بەشۆکو متمانەکە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بەعام تا ڕادێک لە ڕووی سەربازیەوە گەر هێزێکی بەتواناتە بۆ کاتە باسانێت سوڵتە بگرێ دەست بۆی لە ڕووی سەربازیەوە میر محەممەد توانی ئەحمەد پاشای برای بکە بە سەرپەرشتیکردنی سەربازی یان هەموو ئیشرافەکانی سەربازی لەلای ئەمەوە بەڕێوە براوە و گرنگی داوە بەلایەنی
چەک و جبەخانەکە بەناوی تۆپەکەی وەسا ڕەجەبەوە خەنجەری دروست کردووە، شیری دروست کردووە، تۆپی دروست کردووە، باروتی دروست کردو، هەوڵی یاوە کۆمەڵ لە کەسایەتەکە بنێرێ بۆ دەرەوە بۆ ئیسفادە بکە بزانە چۆن ئیسفادە لە کەرەسەی جەنگی بکات و ئەوەی کە گرنگە زیاتر بیرۆکەی نەتەوەی لەسەر دروستە بێت سکە لێیە پارە لێ یەکێک لە دراوانەی کە لێداوە لە ڕوویەکی ناوی محەممەد پاشا نووسراوە لە ڕوویەکی نووسراوە لە ڕەواندوز لێ دراوە و لە ڕووی تا ڕادەیەک بارودۆخی کۆمەڵایەتی خەڵ ناتەبا بووە لە ڕووی دزی و چەتەی و جەردەی ئەوانە تا ڕادەیەک ئەمەی ئیستقرار کردووە توانێتی ئیستقرارێکی زۆر بۆ ناوچەکە بگێڕێتەوە تەنان دەڵێ لە سەردەمی محەممەد پاشا ئەگەر ئاڵتون بە خەڵکە وای ئاسایی و مەزان کەس بەڵام پێشتر لەسەرەوە خەڵکیانە لە کۆمەڵە ڕووی تر هەمووەمانە وای کردو کە تا ڕادەیەک و باجی کۆ کردو ئەمەش دابش کرد بەسەر سێ پشکا یەکێ لەوانە کەسایەتی میری محەممەدێکی لەوانە کە تابێت بە دەوڵەتێکی بابەتێکیش ئەوەن لە دەستکەوتی جەنگەکانە کە بەدەسە هاو بڕۆ کۆمەڵ کاری ئەم کارانی وای کرد کە تا ڕادەیەک و کەسایەتی گرنگ وەکو میرنشتێکی بەهێز دەربکەوێت هەتەنان دەڵێ هەوڵی یاوە دەوڵەتێکی نێتەوەی دەوڵەتی کوردی بنیاد بنێت لەسەر چاوەکانەوە هەموو هەوڵەوە بکەوەکو دەوڵەتی عوسمانی بۆچی دەوڵەتە تورکەکان یا فارسەکان بۆچی ئەمەش بێ ئیسفادە لەوەکە وەکو دەوڵەتێکی بەهێز دەربکەوین خیانەت وەک میرایەتێکی هەمیشەیی لە نێو بنەماڵە و سۆرۆگهۆز و میرە کوردەکان خۆفرۆشتن و خاکفرۆشتن وەک کەلتورێکی سیاسی دەسەڵاتدارانی کورد بە درێژایی مێژی کوردستان خاڵی سەرەکی و بەهێزی ڕوخانی دەسەڵاتدارێتی هێزە سیاسیە کوردەکان بووە لاوازی ئایدیای سیاسی میرانی کورد و دڵسافی و متمانەکردنیان بە دژمن و داگیرکەران بە جۆرێکی تر گرنگیدان بە ناوەندی دەسەڵاتدارێتی میرایەتی و وەرگرتنی دەسەڵاتی مینشین بە سیفەتی پشتاوپشت و سوودوەرنەگرتن لە کەسانی شیا و شارەزای ناو مێشین چما لە خوێن و بنەماڵەی میر نین بەهێزی دەوڵەتی عوسمانی و پلانی یەک لە دوایەکی بۆ لە ناوبردنی مینشینە کوردیەکان و لە سەروی هەمووشیانەوە میرنشینی سۆران و هەروەها یەک ڕێزنەبوونی مینشینە کوردیەکان و کێشە و ململانەی نێوان میرە کوردەکان گەورەترین هۆکاری تێکچوون و لاوازبوونی ڕیزەکانی میرنشینە کوردیەکان بووە. وە کارگای ڕوخاندنی میرنشینی سۆران کۆمەڵی هۆکارن هۆکاران ئەمڕۆ لە مێژووی کووردا بەداخەوە لە مێژووی سیاسی کووردا بوونی هەیە یەکێ لەوانە ململانی ناوخۆ بووە مثلا کەسایەتی من محەممەد ئەو بیرمان چوو باسیکەین لە بەهێزیەوە کەسایەتێک دەوری هەبووە ڕۆڵی هەبووە کە ئەم میرنشینە بەهێز بێت و خەڵک متمانەیە زۆری پێ بووە بەڵام دواتر وردە و دەم میر محەممەدە غرورە یگرێ لە خۆی باە بێ واگە خەڵ لێی زوور بێ خەڵ لێی بێتاقەت بێن بێتاقەتی خەڵک واگە تا ڕادەیەک متمانەیە پێ نەمێنێ بزەبەتەوەی کە ئێستا لای خۆمانەیە خاڵی کە ململانی ناوخۆیە ململانی ناوخۆیەکێک بۆ لەو کارانەی کە وای کردوە تا ڕادەیەک میر محەممەد لە ناوخوا ناتەبا بووە دەوڵەتی عوسمانی کە بەهێزە بێ وردە وردەمجا لە بەتەواوی لە میرنشینی سۆران نیگەرانە بێ لە بەتەواوی بەهێزە بێت وایەکە تا ڕادەیەک هەموو هێزەکانی بک بە دوو بەشە بەشێکی هێزەکانی بەغدایە کە بەسەرگای عەلی پاشا ناوچەکانی کەرکوک و ئاتون کۆپری و هەولێر و شەقڵاوەیەن پەلاماری ئەو ناوچەیەن و بەشێکە ناوچەکانی مووسڵە محەممەد شایە و دوای ئەمانە ناتوان بەتەواوی لەبەرەوە هێزی محەممەد پاشا بەرگریەکی بەهێزەکە بەرگریەکی بەتواناگە ناتوانێت ئەمە کۆتای بۆیە هێزەکانی سێواسی شەگەێڕنەوە بەسەرکردایەتی محەممەد ڕەزا شایە پێم وابێ ئەگەڕنەوە بۆ ناوچەکانی بۆ دژایت لەبەرەوە لە سێ بەرەوە پەلاماری میر محەممەدی سۆرانێن ئەمەش لە ڕووی خاڵێکە ئەوەی کە زۆر جێگای تێڕامانە بەریتانیەکان هاوکارێکی زۆری دەوڵەتی عوسمانی چیدی نایەن دەوڵەتی عوسمانی لاواز بێت دەوڵەتی عوسمانی چیدی لاواز نەبێت بۆیە بە تەواوی پاڵپشتی دەوڵەتی عوسمانیەکەن کە سوڵتان مەحموودی دووەم بۆ بە تەواوی پاڵپشتی ئەماکەن کە دەوڵەتە ئەم سوڵتانە چیتر ئەم ساڵتانەدە چیتر لاواز نەبێت بۆیە بە هەموو هەوڵەکەیان بۆ دژایەتیکردنی ئەم میرنشینە و خاڵێکە ئەوەی کە میر محەممەد هوشاری لە سیاسەتا نەبووە بۆیە تۆ کاتێک بەرەیەکی جەنگ دەی پێویست ناگەبێت بەرەکانی تر بکەی بە دۆستی خۆت هیچ نەبێت نێکی بە دژمنی خۆت بۆیە پەلاماری ناوچەکانی ئێرانە قاجارەکان دەکەن بە دژمنی خۆیان مەش بە خاڵێکی نێگەتیڤ دادەنێ بە نیسبەت میرنشینی سۆرانەوە ئەمە کۆمەڵی هۆکارن لەگەڵ کۆمەڵی هۆکارێکەکەوای وەر ئەساسیەکان وای کردووە کە ئەم میرنشینە وردە بەرەو ڕووخان بچێەوە کۆتایی بەدەسەڵاتی بێت و یەکێک لە خاڵە لاوازەکانی شکستی ئەم میرنشیش بریتی بۆ بەوە کە پەنای هاوکاری بۆ هیچ کام لەم هێز و ئەرتەشە دیاریکراوە نامە و غەوارانەی کورد نەبردووە میری سۆران تەنانەت چەند بەرەیەکی جەنگی لە یەک کاتی دیاریکراویشدا کردوێتەوە چونکە ئەمە بریتە لە خاڵێکی شکستی ئەم میرنشینە ڕەواندوس کۆتا پایتەختی میرنشینی سۆرانە بێت لێرە لەم شارەی پشتەوەی منە خۆری میرنشینی سۆران بەداخەوە ئاوا دەبێ دەمەوێ بڵێم میرنشینی سۆران لە سەرەتای دروستبوونیەوە وەکو یەکێک لە میرنشینە بەهێزەکانی کوردستان وەک مێژوونووسان لە درێژایی پرۆگرامەکەیە باسییان کرد
کاریگەری و ڕۆڵێکی گرنگی بینیوە لە مێژووی بزافی سیاسی کوردستانە بۆ هیوایە توانی بێتمان ئاوڕێک لە سەرەتای دروستبوونی مێژووی میرنشینی سۆران و جوگرافیا سیاسیەکەی و هەروەها ڕۆڵ و گرنگیەکەی لە گۆڕەپانی سیاسی ڕۆژگاری خۆیدا بدەینەوە لێرە و لە شاری لاواندۆز لە کۆتا پایتەختی میرنشینی سۆران کۆتایی بە پرۆگرامی دیۆکۆمەنتاری میرنشینی سۆران دێنین بۆ هیوایی توانی بێتمان ئاوڕێکی مێژوویانە لە مێژووی میرنشینی سۆران بدەینەوە.